هاوڵاتیەکانی تورکیا لە هەرێمی کوردستان بەتایبەتی و لە دەرەوەی هەرێمی کوردستانی لە باشی عێراق هەیە. کوردستان و عێراق بەردەوامە ساڵانێکی زۆر بڕیارەکە دەرچوو و دەنجی لەسەردا ئێمە نوێنەری خەڵکی بەڕاستی وەک هەموو لایەک ئاگادارن کە چەندین جارخاشی هەرێمی کوردستانی عێراق بە پاساوی لەدانی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان کەوتۆتە بەر داگیرکاری و پەلاماری دەوڵەتی تورکیا و ئەمە یەکەم جار نییە بەو پاساوە پەلاماری خاشی کوردستان دەدرێت. بەڵام پەلاماری ئەم جارە قەبارەیەکی زەبەدەحتر و نیەتێکی خراپتر نیشان دەدات و ئەنجامێکی تراژیدیتر و ئامانجێکی مەترسیدارتری هەیە. ئەم پەلامارانە سەرچاوەی نەهەمەتی و لە دەستدانی ژیان و کار و بەرهەمی دەیان هەزار هاوڵاتیە کە لەو ناوچانە دانیشتەجێن و زیانی گەورە بە ژێرخانی ئابووری و ئاوەدانی و گوزەران و ژیانی هاوڵاتیان گەیاندووە و ژینگە و سروشتی ئەو ناوچانەش زیانی گەورەی پێگەشتووە. ئەوەی مای نیگەرانی ئەوەیە سەرڕای قەباری پەلامارەکە سەرڕای چەکی قورس و دروستکردنی سەربازگە و بە سەربازگەکردن و داگیرکردنی ناوچەکە سەرڕای دوو بڕیاری پەرلەمانی کوردستانی عێراق و پەرلەمانی عێراق بۆ دەرکردنی سوپای تورکیا سەرڕای 500,000 ئیمزای خەڵکی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا تەسلیم بە پەرلەمانی کوردستان کراوە. ئێستا لە ئاستی ناوخۆی هەرێمی کوردستانی عێراق و ئاستی دەولیدا بێدەنگێکی بەرفراوان دەبینرێت. ئێمە وەک واشۆکەرانی ئەم بەیاننامەیە بە پێویستی دەزانین سەرنجی هەموو ڕایەک بۆ ئەم چەند خاڵی خواڵەوە ڕابکێشین. یەکەم، پەلامار و داگیرکاری تورکیا بۆ سەر خاکی هەرێمی کوردستان پێشێلکردنی یاسای مرۆیی نێودەوڵەتی و دەستدرێژیە بۆ سەر خاکی هەرێم و عێراق و پێچەوانی گشت یاسا کارپێکراوە نێودەوڵەتەکان و پرەنسیپی دراوسێتی باشە و هێرش و داگیرکاریەکە لەسەر خاکی وڵاتێکی تر بەڕێواچێ. دووهەم، ئەم پەلامارێکی داگیرکەرانەیە بۆ سەر خاکی هەرێمی کوردستان و بەتوندی ئیدانی دەکەین. پێشمان وایە مەترسیەکی جددیە لەسەر سەقامگیری سیاسی و پێگە و ئایندەی هەرێمی کوردستان و بوونی هێزێکی سەربازی گەورەی وڵاتێکی بێگانە و بنکە و بالەگاکانی سەرچاوەی مەترسی ڕاستەقینەن بۆ ئێستا و ئایندەی هەرێم. سێەم، دامەزراوە سیاسەکانی هەرێم و عێراق، دامەزراوە نێودەوڵەتەکان، کۆمەلگای نێودەوڵەتی، پارت و کەسایەتیە سیاسیەکان، کۆمەلگای مەدەنی ڕۆشنبیران و ئەکادیمیان، گشت جوین و تۆژە کۆمەڵایەتیەکان هەر مرۆڤێکی ئازادی خواست. دەبێت بە کۆتایی هێنان بەم داگیرکاری و پەلامارە ناڕەوایی کە مایی زیاتربوونی قوربانیەکان و وێرانبوونی خاک و ئابووری ئەم وڵاتەیە و مەترسیەکی جددیە لەسەر ئایندەی هەرێمی کوردستان بە ئەرکی سەرشانی خۆیان هەستن. چوارهەم، دەوڵەتی تورکیا لە جیاتی پەلاماردان و داگیرکاری سەربازی و درێژەدان بە توندوتیژی دەبێت دەرگای گفتوگۆ بۆ چارەسەری کێشەی کورد لە تورکیا بکاتەوە و بە شێوەیەکی ئاشتیانە و بە پشتبەستن بە ڕێکارە دیموکراسیەکان کێشەی کورد چارەسەر بکات کە ئەمەیە ڕێگای ڕاستەقینەی خزمەت بە ئاشتی و براتی گەلان و پێکەوە ژیان. ئیمزاکان 891 ئیمزایە کە دواتر بۆ میدیاکان ناوەکان و ئیمزاکان ئاشکراکەین. بەڕێزانم کاتتان باش. ئێمە وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لەگەڵ برای بەڕێزم کاک دکتۆر غالب پێشوازیەکی گەرم لە هاوڕێیان لە چالاکوانان و ڕۆشنبیران دەکەین کە بە خەمخۆریەکی زۆرەوە و بە ئیمزای 891 بەڕێزی ترەوە هاتوون و دەیانەوێ کە لە ڕاستیدا ئەمە دەنجی تەنها ئەو 891 کەسە نییە بەڵکەوە دەنجی میلەتێکە کە هاتوون لە ڕێگەی ئەو یاداشتەوە کە پێشکەشی ئەنجومەنی نوێنەرانیان کردووە داوا دەکەن کە چیتر خاشی هەرێمی کوردستان پێشێل نەکرێ و چیتر هاوڵاتیانی ئێمە شەهید نەکرێن و بریندار نەکرێن و ئاوارە و دەربەدەر نەکرێن. ئێمە بەگەرمی پێشوازیان لێ دەکەین و ئێمە بە ئەرچی سەرشانی خۆمان دەزانین وەکو نوێنەرانی خەڵک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بە فەعلی و بە جددی بە نەک هەرگەیاندنی یاداشتەکە بەڵکو بە بەرگریکردنی سەرسەختانە لە ناوەڕۆکی یاداشتەکە و لەوەی کە حکوومەتی عێراق بە ئەرچی سەرشانی خۆی هەڵسێ وەکو دەوڵەتێکی خاوەن سیادا کە ڕێگە لەوە بژیرێت چیتر خاکەکەی پێشێل بکرێ سیادەی خاکەکەی پێشێل بکرێ و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق ڕۆژانە شەهید بکرێن و بریندار بکرێن و دەربەدەر بکرێن. خۆتان دەزانن ئێمە لە ڕاستیدا پێشتریشەوە نەبێ ینی کارمان لەسەر ئەو پرسە نەکرد بێ لە دەورەی پێشوش ئێمە کارمان لەسەری کرد و بڕیارێکی پەرلەمان بۆ تایبەت بە مەسەلەیە دەرچوو
کە دەبێ حکوومەتی عراق ڕێگە بۆ نەداچیتر خاچی سیادەی خاچی عراق پێشێل بکرێ و هەرچی سەربازانی تورکیاش هەیە وەکو هێزی داگیرکەر مامەڵیان لەگەڵ بکرێ بەڵام بەداخەوە ئەو هەڵوێستانەی کە تا ئێستا حکوومەتی عراقی گرتوێتە بەر لە ئاستی پێویستدا نەبووە و دیسانەوە ئەم جارەش ئێمە ئیمزای 52 پەرلەمانتارمان ئێستا کۆ کردوەوە لە پەرلەمانی عراق بۆ ئەوەی ئەم پرسە بخرێتە گفتوگۆ و لە کارنامەی دانیشتنی ئەنجومەنی نوێنەران قسە و باسی لەسەر بکرێەوە بە حزوری سەرۆک وەزیرانی عراق بە حزوری وەزیری ناوخۆ و وەزیرە پەیوەنددارەکانی تر کە بین دەبێ وەکو ئەنجومەنی نوێنەران وەکو حکوومەتی فیدرال بڕیارێکی یەکلاکەرەوە لەم بارەیەوە بدەین و ڕێوشوێنێک دابنین کە لە ئاستی سیاسی دیبلۆماسی ئەمنی ڕێگەلەوە بگیرێت کەسی تر ئەم دۆخە و ئەم پێشێلکاریانە دووبارە ببنەوە و خۆشان دەزانن عێراق وەکو دەوڵەتێکی خاوەن سیادا دەتوانێت لە ئەنجومەنی ئاسایش کات لە دەوڵەتی تورکیا بکات کە چونکە عێراق خۆی ئەندامی ئەندامە لە نەتەوە یەکگرتوەکان لەو ئاستە دیبلۆماسیش هەنگاو بنێ و بۆ ئەوەی بە هیچ شێوێک ئەمە دووبارە نەبێتەوە. دووبارە بە خێرهاتنی هاوڕێیان دەکەین و بەڵێنیان پێدەدەین و بەڵێن بە خەڵکی کوردستانیش دەدەین بێگومان ئێمە ئەوە بە ئەرشی سەرشانی خۆمان دەزانین ئێوە پشتیوانمان بن ئێمە خزمەتکارتانین بۆ ئەوەی بتوانین بەرگری لە سەروەری خاچی هەرێمی کوردستان و خاچی عراق و هاوڵاتیانی کورد و عراق بکەین و ئەوە ئەرشی سەرشانی خۆمانە بەخێر بن سەرچاوە. ئەگەر بکرێ بە عەرەبیش پوختەیەک چیان بدەینێ ئەگەر کاک هەوژین حەز دەکەیتەوە بمبورني أقل بوي قناة عربية كانش كلام قال. عفوا نرحب بالقنوات العربية الموجودة هنا. نحن نمثل أكثر من 900 صوت لأكاديميين ومثقفين وناشطين في كافة المجالات. نشكر مكتب مجلس النواب العراقي لترحيبه الحاف بنا. لدينا إعلان للرأي العام الداخلي العراقي والإقليمي في إقليم كردستان وكذلك للرأي العام الدولي. نطالب بالإجراء السريع بصدد اعتداءات الدولة التركية والحكومة التركية على أراضي إقليم كردستان وعلى أرواح الناس الأبرياء والمدنيين وعلى طبيعة كردستان الخلابة. طبعا هناك قرارات من برلمان إقليم كردستان وكذلك من مجلس النواب العراقي بصدد هذه الاعتداءات وبصدد أن تعمل الحكومة ما في بوسعه لإخراج الحكومة التركية والقوات التركية المتواجدة على الأراضي العراقية سواء في إقليم كردستان أو في غيرها من المناطق. الحكومة العراقية وحكومة إقليم كردستان مقصرين حقيقة بصدد هذا القرار الموجود.